بانگەشەی هەڵبژاردن لە ساڕۆژی ڕیفراندۆم دەست پێ دەکات و پێش 16 ئۆکتۆبەر کۆتایی دێت. ستاندەریش زانیاری لەبارەی هەڵمەتی هەڵبژاردنی لایەنەکان ئاشکرا دەکات. لە بەغدا هەوڵێکی تر دژی پێشمەرگە دەست پێ دەکات و هۆشداریش لەبارەی پرسەرکردنی دەدرێت. وەزارەتی دارایی عێراق لیژنەیەکی تایبەتی بۆ موچەی خانەنشینانی هەرێم پێکهێنا. باگوێرەی بڕیاری ئەنجومەنی کۆمیسیاران کاتژمێر 12 ئەمشەو 25 نۆی 2024 بانگەشەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکات و تاوەکو 15 دەی 2024 بەردەوام دەبێت. بەم پێش بێت 25 ئەیلول کە یادی ئەنجامدانی ڕیفراندۆمی ساڵی 2017 دەست پێ دەکات. ڕۆژێکیش پێش یادی 16 ئۆکتۆبەر کە نیوەی خاکی باشووری کوردستان کەوتە دەست بەغدا کۆتایی دێت. بەپێی زانیاری ستاندەر لایەنەکانی دەسەڵات بڕیاریان داوە بڕەپارەیەکی زۆر لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکەن بە پێچەوانەی هەڵبژاردنەکانی ڕابردوو کە دژایەتی ئۆپۆزیسیۆنیان لە هەڵمەتی بانگەشە دەکرد ئەمجارە زیاتر ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. سەرۆکی کوتلەی سادیقون سوودانی تاوانبار دەکات بەوەی پێدانی چەک بە کورد بەرتیلە بۆ بەدەستهێنانی ویلایەتی دووەم. حەبیب حەلاوی سەرۆکی کوتلەی سادیقونی سەر بە گروپی عەسایبی ئەحلی حەق ئەمڕۆ ڕایگەیاندووە لە پەرلەمان کار دەکەن بۆ جێڕانەوەی ئەو تۆپە ئەوترازانەی دراون بە پێشمەرگە. حەلاوی وتیشی ڕادەستکردنی ئەو چەکانە بە پێشمەرگە بەرتیلە بۆ ویلایەتی دووەم و ویلایەتی دووەمیش بە تۆپ وەرناگیرێت وەک ئاماژەیەک بۆ ئەوەی سوودانی بەرتیلی داوە بە کورد تا پشتیوانی بکەن ویلایەتی دووەمی سەرۆک وەزیران بەدەست بهێنێتەوە. سەرۆکی کوتلەی سادیقون لە لێدوانێکدا بۆ کەناڵی ئەلعاهد تەلەڤیزیۆنی حیزبەکەی ئاشکرای کرد لەگەڵ سەرۆک وەزیران لە گفتوگۆدان بۆ جێڕانەوەی ئەو چەکانە لە هەرێمی کوردستانەوە. جەختیشی کردەوە بازی بەکارهێنانی ئەو تۆپانە لە هەرێم زۆر قورستر دەبێت بۆ کورد. وەزارەتی دارایی عێراق لیژنەیەکی بۆ گفتوگۆ لەگەڵ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینان پێکهێناوە و لیژنەکە کار لەسەر هاوتاکردنی موچەی خانەنشینان دەکات. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە میدیای یەکێتی ڕاگەیاند وەزارەتی دارایی فیدراڵی لیژنەیەکی تایبەتی بە هاوتاکردنی موچەی خانەنشینان پێکهێناوە بڕیار بوو جارێکی دیکە نوێنەرانی بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێمی کوردستان سەردانی بەغداد بکەن تایبەت بە هاوتاکردنی موچەی خانەنشینان، بەڵام بەهۆی دەست بەکار نەبوونی ئەو لیژنەیە سەردانەکە ئەنجام نەدراوە. سەرچاوەکە گوتیشی بابەتی خانەنشینان کاری زۆری دەوێت و جگە لەو شاندەی لە هەرێمی کوردستانەوە دەست نەبەغدا پێویست دەکا ئەو لیژنەیە سەردانی هەرێمی کوردستان بکات. ستاندەر نووسمان پێشکەشکردن شاد و کامەرانگرن.